ئەمە شتێ لە خزمەتانە باس کەم زۆر کات گەنج ئەم پرسیارەم لێ ئەکەن ئەڵێن ماوەسە ئێمە گیرۆدەی دووبارە بوونەوەین تەوبەکانمان ڕاگیر ناکەین. هەموو ئینسانە لە ژیانە دوو جۆر تەوبەی هەیە برانە، هەموو ئینسانە دوو جۆر تەوبەیە. تەوبەیەکی هەیە یەک جار واز لەو گوناهە ئەهێنێت و نەجاتی ئەبێ، تەوبەیەکی هەیە تکرار ئەبێتەوە لەگەڵ ژیانیە. هەندێک گوناه هەیە ئینسان وازی لێ ئەهێنێت تەواو، هەندێک گوناهیش هەیە دەوامی هەیە. جارێ گەنجێکم بینی 6 جار لەسەر ماتۆڕ کەوتوو بۆ خوارەوە، 6 جار. وتمەوە تۆ لەو جەماعەتێ عاقڵ نابی، 6 جار کەوتە خوارەوە هێشتا عاقڵ نەبووی، لە حەوتەمە لە تاکەکانە ئیشەڵڵا عاقڵەبی. تەسەوور کە جاری وا هەیە جاری یەکەم ئەگلێ ئینسان، دووەم، سێهەم، چوارەم، دەیەم عاقڵ نابی، ئەو گوناهە دووبارە ئەکات. جاری واشە یەک جار زەربەیەک ئەخوا ئیتر دووبارەی ناکات. جاری وا هەیە گەنجێک حاڵەتێکی بەسەرایەت بە زۆریش ماتۆڕەکەی بەدەستەوە سواری نابێت و لێ ناخوڕێتەوە تەواو. ئەو هەیە دوو جۆر گوناه هەیە، هەندێکی ئینسان یەک جار وازە هێنە بینی خۆی خوا، هەندێکی تکرار ئەبێتەوە لەگەڵ حیاتیە. ئەی ئەو کەسەی کە گوناهەکان تکرار ئەبێتەوە تۆش تەوبە تکرار کەرەوە. ئەچمە خزمەت فەرمایشتێکی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم کە فەرمایشتەکە أفرمي عبدك لعبدكان أصاب ذنبا قناهيش كرت فقال أي ربي أوي خوايان هم توجبمو هم قناهم كرت قد أصبت ذنبا قناهكم كرت فاغفر لي خواي لم خوجبه خوا جل جلاله بملائكة عليه أذنب عبدي ذنب أذنب عبدي ذنبا عبدكم قناهيش كرت فعلم أن له ربا يغفر الذنوب زانك پروردگارك اعترافي كرد پروردگارك لگناه أبوري دي أو دوا لي خوشبونك فغفرت له لي خوشبون ثم عاد وأذنب جارك ترش هاته عينا أين گناهي كردو أفرم عينا نوتي أي ربي قد أصبت ذنبا فاغفر لي خوا تأخذ أزاني هم توشي گناهك أبو ما خوا عفوم كرو جاری سێهەم بەم شێوازە، جاری چوارم بەم شێوازە. جار پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ لە سێهەم جارە ئەفەرمێ خوا جەل جەلاله ئەفەرمێ دەیوا لەو عەبدە خۆشبووم مادام اعترافی بەبر کرد و گەڕایەوە فەلیەفعل ما یەشاء دەچی ئەکا با بیکە. زانایان چۆن تەفسیری ئەکەن کە چی ئەکا با بیکە؟ ئەفەرمون مادام ئاوا تەوبە ئەکات و ئەگەڕێتەوە عەبدێکی ئەوابە چەندێک گوناهەکات با گوناهەکان کات و تەوبە لەگەڵیاکە ئیلا خوا لە هەر هەمویان ئەبورێ. دەتخوا سەری ئەو ڕەحمەتە بکەن بزانن چه بەرەکەتێک بەسەر زەویەوەیە کاتێکەوە ئێمە ئیستیغفارەکەین و ئەگەڕێنەوە لای خوا. ئەمانە مانای ئەوە نییە ئینسان گوناهکە، نا، مانای ئەوەیە کە ئینسان دەوامی هەبێ لە ئیستیغفار و بەرەکەتی ئیستیغفار. گوناهت هەبێ نەبێ ڕۆژانە تۆ ئەبێ پشکێک لە ئیستیغفارت هەبێ. ئێمە نوێژەکەین، نوێژ تاعەتێکی چەند جوانە، نەبادا خەیاڵمان ڕۆشت بێ، نەبادا غافڵ بوو بین، نەبادا بێ ئاگا بوو بین. لە دوای نوێژەکان سونەتە سێجار بڵێن ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله. هەمیشە لە ئیستیغفاریشە وا باشە ئینسان بە مفرد بڵێ ئەستەغفر نەستەغفر الله نەڵێ ئەستەغفر الله بڵێ. دووشت هەیە ڕەبتی بە ئینسان خۆیەوە زۆر زۆرە. یەکێکیان شایەتومان کە ناتوانین بڵێن نەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا، هەر ئەبێ بڵێن ئەشهەدو، چونکە هەر کەسە تعبیر لە خۆیەکە، هەر کەسە خۆی بۆ خۆی شاهیدی ئەدا. ئیستیغفاریش زۆرترین ئەستەغفر الله، ئیلا لە هەندێ حاڵاتی کەمان نەبێ کە بەکار هاتووە نەستەغفر الله ونتوب إليه کە ئەتوانین بەدەستە جەمعی پێکەوە تەوبە بکەین لە هەندێ حاڵاتە نەبێ. ئەگەر نا هەموو کەسێ مکەلەفە بۆی خۆی بۆ خۆی. بۆیە لە دوای نوێژەکانە ئەگەر دیقەتان دابێ ئیمام ناڵێ نەستەغفر الله نەستەغفر الله، بۆ خۆی باسەکە ئەڵێ ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله، لە خۆیەوە دەست پێکە و خەڵکیش لە خۆیانەوە دەست پێکەن.